بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات لە تەلاری هونەری شاری سلێمانی کۆنسێرتێک بۆ هونەرمەند شابات زەمانی سازەکەت. کۆنسێرتەکە لە 12 ئەم مانگەواتە ڕۆژێنی بەڕێوە دەچێت و لە ئێستادا سەرقاڵی پرۆڤە و ئامادەکاریەکانن بۆ سازکردنی کۆنسێرتەکە. هاوکارمان ڕێژنە ڕزگار لەو بارەیەوە زانیاری زیاتری لایە. بەڵێ سلااوان لەبێەوە ئەم کاتتان باش ئاکام وەکتۆ ئاماژەت بێکرد 12 بە سپۆنسەری میدیایی کورسات کۆنسێرتێک بۆ هونەرمەند شاباز زەمانی بە ناوی یەکپارچە لە شاری سلێمانی لە هۆڵی تەلاری هونەر ساز دەکرێت. دیارە لە کۆنسێرتەکەدا هونەرمەند شاباز زەمانی چەندین گۆرانی و گۆرانیونیەکان لە کۆنسێرتەکەدا پێشکەش بە ئامادەبوانی دەکا. من لەگەڵ هونەرمەند شاباز زەمانی گفتوگۆیەک دەکەم و باسێک لە کۆنسێرتەکە لەگەڵ بەڕێزیا دەکەین. کاک شاباز سلااوت لەبێ بە ئەرگنە بفەرمیتە زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. بیرۆکەی ڕێکخستنی کۆنسێرتی یەکپارچە چۆن دروست بوو لەلایەن بەڕێستانەوە؟ سەرەتا بە خێراتنی کەناڵی کورساتەکەم. یەکپارچە پەیامێکە لە پشت هونەرەوە، هەموو هونەرێکە بێ پەیامێکی لەگەڵا بێت و بەڕاستیش پێمان خۆش بوو کە ئاواتێکی دڵمان بە پەیام بگەێنین ئەویش یەکپارچە بوونی کوردستانە. دەستان خۆش بێ. با بەسێک لە ئامادەکاریەکان بکەین لە زاری خۆتانەوە. ئامادەکاریەکان چۆنن تاکوی ئێستا لە چ قۆناغێکتان بۆ کۆنسێرتەکە؟ بەڵێ ئامادەکاریەکان ئێمە بە درێژایی 15 بۆ 20 ڕۆژە ئامادەکاریەکەین و لەگەڵ جەنابتان کەناڵی کورسات کە سپۆنسەری میدیایی تایبەتی کۆنسێرتی یەکپارچەیە جێڕێز و تەقدیرەکە کەناڵێکی وا جوان توانیوێتی سپۆنسەری کۆنسێرتێکی وا گەورە بکات و پێم وابێت کۆنسێرتێکی زۆر گەورەی هونەریە بێ لەسەر ئاستی کوردستان. چکە هەم من زۆر جددیم لە کارەوە هەم کورساتی زۆر جددیە بە هەردووکمان هەموو شتەکان لە کۆتایی کارەکانیان 12 چاوەڕێی ئازیزانمانی. باسی ڕۆڵی دەستگای میدیایی کورساتە کرد. کاتە ڕۆڵی دەستگای میدیایی کورسات چۆن هەڵ ئەسەنگێنیت لە سپۆنسەرکردن یاخود لە بەرەو پێشچوونی هونەردا بە تایبەت لە هونەر و موزیکی کوردیدا؟ بەڵێ بەڕاستی هەمومان ئەزانین کە میدیا ڕۆڵێکی کاریگەری هەیە لە پێشکەوتنی هەر بوارێک لە کۆمەلگایە و بە تایبەتیش هونەر. کورسات ڕۆڵێکی زۆر جوانی بینیوە لەم بابەتە بە تایبەتی و چێ ڕێز و دەستخۆشیە. دەستخۆش بە بەڕێستان. کاک شاباز ئەمە بپرسم هەر لەم ماوەیە وەک دەزانین ئەلبومێک بە ناوی یەکپارچە لەلایەن بەڕێستانەوە بڵاو ئەبێتەوە. لە کۆنسێرتەکەدا هیچ کام لە گۆرانیانە ئەچڕیت بۆ ئامادەبوان؟ بەڵێ بە دڵنیاییەوە لە ناو کۆنسێرتەکەیە 6 گۆرانی ناو ئەلبومی چەتر ئەڵێنی پێشتر و 11 گۆرانی ئەلبومە تازەکەمان پێشکەشەکەین بە ئازیزانمان و خۆشەویستانمان. جیاوازی کۆنسێرت لەگەڵ گۆرانی تۆمارکراومە بەستم ناو ستۆدیۆ لە چیا بەرجەستاکەی؟ بەڵێ کۆنسێرت بە شێوەیەکی لای ڕاستەوخۆ گۆرانەکان پێشکەشەکەی و قورسترە چکە هەمووی خوێندنەوەی و نۆتەیە هەم بۆ میوزیک ژەنەکان هەم لە ڕووی ئامادەکاری ساوند هەڵبەتە بە پرۆفیشناڵانە ئەگەر ئەتوانی احتیاجی عشوایی کۆنسێر بکرێت و بەڵام بە شێوەیەکی پرۆفیشناڵ و تایبەت کارێکی قورسە و هەروە ئاسانیە. بەڕاستی ئەمە ماوەی 15 ڕۆژە خەریکی تەمرینین. سەرکەوتوو بن. هەبوونی کۆنسێرت و سازانی کۆنسێرت تا چەند گرنگا بۆ ئەوەی گەنجان بتوانن زیاتر ئاشنابن بە کارە هونەریەکان بە تایبەت هونەر و موزیکی کوردی؟ هونەر کارێکی زۆر پیرۆزە بۆ ناساندنی شوناسی هەنەتەوەیەک و بەڕاستیش ئێمە زۆر ماندوو بووین لەگەڵ ئەمەیە و بە هونەرمەندان هەمومان هەم لە کۆن هەتا ئێستاش و بە تایبەت من زۆر جەختم لەسەرەوە کردوەوە کە هونەری فۆکلۆری وڵاتەکەم بپارێزم و هەموو شەوێکیش ئەو پەیامە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و گۆرانی بەرز ڕائەگرین و زیندوو ڕایەگرین. جێی خۆیەتی هەموو کەس ئەم ئەرکە بکات ئەوەی کە لە توانایە بێ بۆ ئەوەی ئەم جیلە تازە و جیلی دوای ئەوەش هەر فۆلکلۆرمان بە بەرزی بمێنێتەوە ئەو گۆرانیە جوانانەی هەمانە لە هەکبەی هونەری کوردیە بە بەرزی ڕابگیرێت. زۆر سپاس بۆ هیواین کە زۆرترین بینەر لە نێو کۆنسێرتەکەدا بوونی هەبێت. بەڵێ ئاکام ئەمە کۆی ئەو زانیارانە بوون دەربارەی کۆنسێرتی یەکپارچە کە ڕۆژی هەینی 12 لە شاری سلێمانی لە تەلاری هونەر بەڕێوە دەچێت.